بەڵێ بەردەوامین هەڵبەت ئێستاش گفتوگۆی بابەتی تەوەری دووەم بە سپاسەوە لەگەڵ میوانەکەم لە شاری کەرکووکەکەم کە تایبەتە بە ڕەوشی ئەمنی لە کەرکووک هەڵبەت بەپێی زانیاریەکان دوا بە دوای دەست بەکاربوونی پارێزگارێکی کورت لە کەرکووک ڕەوشی ئەمنی بە شێوەیەکی گشتی و بەراورد بە ئیدارەی پێشوو گۆڕانکاری زۆری بەخۆی بینیوە ڕەوشەکە ئارام بۆتەوە و لەو بارەیەوە لێپسراوانی ئەمنی لە چەندین بۆنەدا تەشیدیان کردوتەوە لەوەی کە ڕەوشی ئەمنی بەراورد بە ساڵی ڕابردوو قۆناغ بە قۆناغ بەرەو باشتر و هەنگاوی زیاتر لەو بارەوانیان بە سوپاس وەک ئاماژەم پێ لە شاری کەرکووک بەڕێز ئامی سابر عەبدولقادرم لەگەڵە بەڕێوەبەری ڕاگەیاندن و پەیوەندیەکانی پۆلیسی کەرکووک بەڕێز ئامی سابر بەیانیت باش سوپاس کاتی خۆت بە ئێمە بەخشی. بەیانیتان باش زۆر سوپاس بۆ ئەو دەرفەتەی بە ئێمەتان بەخشی پێشەکی پیرۆزبایی پێشەکی بۆ کورسات بە بۆنەی یادی 25 ساڵەیەوە طبعاً بەڕاستی کەناڵێکە کە هەموو ڕاستیەکان ئەگوازدێتەوە بۆ خەڵکی کوردستان و عێراق بەگشتی زۆر سپاستانەکەم بەڕێستان فەرموون هەر بەڵێ بەڵێ بەڕێز ئامی سابر با من لەوە دەست پێ بکەم باشبوونی ڕەوشی ئەمنی کەرکووک هەڵبەت وەک لە پێشەچەکە ئاماژەم پێەیە هۆکارەکەی بە دیاریکراوی بۆ چێگەڕێتەوە. وەڵی طبعاً ئێمە زیاتر شارەکەمان با بڵێن شارێکی پێکەوە ژیانە زۆر سپاس بۆ خی گەورە ئێمە تەبایەکی باش لە نێوانمانە هەیە بەڵام ئێمە هەر کەسێکی باش لەم شارەیە خزمەت بکە لە هەر نەتەوەیە خزمەتی شارەکە بکە ئێمە پێخۆشحاڵین بەڕاستی ئێمە ئێستا گەیشتوینەتە ئاستێک کە پۆلیس باڵا دەستە لە شارەکەیە بە تەنها پۆلیس لە ناو شاری کەرکووکا بیرێ و هەموو چالاکی و ئەرکەکان لەسەر شانی پۆلیسی کەرکووکە و لەسەر هێزە ئەمنیەکانە ناو شار جگە لە هێزە ئەمنیەکانی سەر بە وەزارەتی ناوخۆی عێراق هیچ هێزێکی تر بەدی ناکرێت. بەڵێ بەڕێز ئامی سابر بەپێی زانیاریەکان تاوانی کوشتن کەم بۆتەوە لە شاری کەرکووک بەراورد بە ساڵانی ڕابردوو ئەگەر بکرێ ئاماریا خودت زانیاریەکمان لەو بارەوە بۆ بخەیتە ڕوو. بەڕاستی من ئامارێکی دقیق لە بەردەستایە بەڵام بە نسبەت نسبەی با بڵێن لە 20 بۆ 25 هەموو تاوانەکان کەم بۆتەوە لە کوشتن و لە با بڵێن ئەوە ئێرهاب تیرۆر هەر زۆر زۆر کەمەوە بووە بەڵام هەر هەیە بەڵام گۆڕانکاری زۆری بەسەر هاتووە بەرەو پێش چووە و ئێمە پشت بەخوای گەورە بەردەوامی لە جێبەجێکردنی ئەرکەکانمان و پۆلیسی کەرکووک هێزەکانی ناوخۆ زۆر لە زیادکردنایە بۆ من نمونە ئەم ساڵ نزیکەی 3000 پۆلیسی گرێبەست زیادی کردوە لە شاری کەرکووکە ئەوە طبعاً جێی خۆشحاڵیە بۆ ئێمە لەبەرەوەی ئەتوانین زیاتر سەیتەرە بکەینە سەر کار و ئەرکەکانی خۆمانە. بەڵێ بەڕێز ئەمید سابر هاوکاری نێوان دەستگامنیەکانی هەرێمی کوردستان و عێراق بە شێوەیەکی گشتی چۆنە تایبەت بە شاری کەرکووک لە ئێستاە؟ وەڵاهی لە زۆر زۆر هاوکاریی باشەیە لە گرتن و بە دوواداچوونی تاوانباران بۆ نمونە تاوانبارانی با بڵێن مادە هۆشبەرەکان یا تاوانبارانی تیرۆر دەستگاکانی ئاسایشی هەرێم و دەستگاکانی بە هێزە ئەمنیەکانی سەر بە حکومەتی فدراڵی زۆر زۆر هاوکاریی زۆر چاکەیە ئەتوانین لە ڕێگای کاری زیاتر هاوکاری و تەعاونەوە زیاتر پێشکەوتوتریش بێت. بەڵێ کاک ئامی سابر جیاواز هەروەک پێشتر ئاماژەمان پێیا بە ساڵانی ڕابردوو لە ئێستادا تاوانەکان بە شێوەیەکی گشتی دزین بێ یاخود ڕفاندنی هاوڵاتیان بێت یاخود دزینی مڵک و ماڵی هاوڵاتیان بێت سەرانە بێت ئەمانە تا چەند کەم بۆتەوە بەراورد بە ساڵانی ڕابردوو؟
ئەگەر بە ئامار لات بکەم بڵێ سپاس دەکەم. بەڵێ من زیاتر لە ئەوەی لە بەردەستایە با بڵێن بە دوواداچوونی تاوانباران زۆر زیادی کردووە بۆ ئەم ساڵ بۆ نمونە لە ساڵی ڕابردوو ساڵی 2023 نزیکەی 3600 بەسەرەوە گرتن و درانە دادگای تاوانباران بۆ ئەم ساڵ 10,000 بەسەرەوە، یعنی زیاتر لە سەتا با بڵێن هەفتا زیادی کردوتوانی ومانە تاوانباران دەستگیرکردن و بدرێنە دادگا و طبعا جگەر لە شوێنەکانی ترۆکو بۆ نمونە با بڵێن مادە هۆشبەرەکان بەشی مادە هۆشبەرەکان و بەشی ئیستیخبارات و ئەوانە ئاماری ئەوانە لە بەردەست منان نییە، ئەوانەش زۆر لە پێشکەوتنایە کە توانیانە سەیتەرە بکەنە سەر شارەکەیە. بەڵێ بەڕێز ئامی سابر باسی دامەزراندن و گرێبەسر کرد لە ناو هێزە ئەمنیەکانی بەتایبەت لە شاری کەرکووک. پرسیارەکەم ئەوەیە وەزارەتی ناوخۆی عێراق بە دیاریکراوی تا چەند هاوکاری دەستگا ئەمنیەکانی کردووە لە شاری کەرکووک یاخود هەماهەنگیتان چۆنە؟ بەڵێ تا ئێمە هەموو بڕیارەکانی وەزارەتی ناوخۆ جێبەجێەکەین و بە هیچ شێوەیەک لە بڕیاری وەزارەتی ناوخۆ دەرناچینە دەرەوە، تەنها جێبەجێکردنی کار و فەرمانەکانمان لە ڕێگای وەزارەتی ناوخۆیە و هەتا زیاتر ئەوانیش هاوکاری ئێمە هەرچی پێویستیەکی مادی و معنەویە بێ هەر لە وەزارەتی ناوخۆی عێراقەوە وەریەگرین، هاوکارمانن بە شێوەیەکی تەواو وەکو هەموو شارەکانی خواروی عێراق و ناوەڕاست، هیچ جیاوازیەک نییە لە نێوانی شارەکانە. بەڵێ باشە، هاوکاری نێوان هاوڵاتیان و هێزە ئەمنیەکان چۆنە لە شاری کەرکووک کاک ئامی سابر؟ وەڵاهی من بەرەی ئەوە زۆر سپاسی دانیشتوانی شاری کەرکووکەکەم، بەڕاستی هاوکاری هێزە ئەمنیەکانن بە تایبەتی بۆ ئەو کاتانی کە با بڵێن تاوانبارێک یان تاوانی کوشتنێکە بێ یا دزیەکە بێ هاوڵاتیان زۆر هاوکارمانن لەوەی کە با بڵێن لە ڕێی کامێرەی چاودێریەوە یا لە ڕێگەی چاودێری خەڵکەوە کە تاوانبارەکان بناسرێنەوە. من هەر لێرەشەوە داواکەم لەو خەڵکانی شاری کەرکووک کە ئێستا هەرزانترین شت با بڵێن کامێرەی چاودێریە، هەموو ماڵێک هەموو خێزا هەموو دوکاندارێک زۆر پێویستە کە کامێرەی چاودێری دابنا لە دەرگاکانی خۆیانە یا لە پێش دوکانەکانی خۆیانە بۆ ئەوی ئەو کامێری چاودێریە زۆر کاریگەری هەیە لە کەمکردنەوەی تاوان و تاوانی دزی و کوشتن و هەموو تاوانەکان. بەڵێ کاک ئامی سابر، ئەگەر هاوڵاتێک کێشەیەکی بێ یاخود بێسکاڵای بکات چۆن بتوانێت پەیوەندیتان پێ بکات؟ میکانیزمی ئەوە چۆن ئەگەر بۆمان بخەیتە ڕوو؟ ئێمە بەشێکمان هەیە کە لە ناو مدیرەیە کە لە ڕێی شەکاوی مواطنینمان هەیە، ئەو بەشە هەموو ڕۆژانی سێشەمە مقابلەی قای شۆرتە ئەکرێ لە ئەو بەشە ئەتوانی هەموو ئیسیمارەیەکی تایبەت هەیە بە هاوڵاتیان و ئیسیمارەیەکی هەیە بە تایبەت بە با بڵێن پۆلیس و ئەفسەرانی خۆمان کە ئەتوانن چاوپێکەوتن لەگەڵ قایدی شۆرتەیە بکەن، کێشەکانیان بخەنە ڕوو و ئێمەش بە دوواداچوونی بۆکەین و من لە ڕێگای مۆبایلی خۆمەوە چەندین کێشە ڕوبەڕوون بووەتەوە یان لە تۆڕە کۆمەڵایەتیەکان گلەی و گازندە هەبووە، پەیوەندیم کردووە بەو کەسانەوە بێن بەدەم کێشەکانیانەوە بۆیان چارەسەرەکەین. بەڵێ و دەرگامان واڵایە هەموو کاتێ هەر کەسێ و مۆبایلمان کراوەیە هەموو کاتێ کە هەرکە هاوڵاتیەک کێشەیەکی بوو ئەتوانێت پەیوەندیمان پێ بکە یا پەیوەندی بە ژمارەی 104 پۆلیسی فراکەوتنەوە بکە کە بچن بە دەنگ داواکارەکانیانەوە. بەڵێ کاک ئامی سابر، من جارێک کە ئەگەڕێمەوە سەر پرسیاریەکەم بەڵام بە شێوازێکی نوێ بە سیاغێکی نوێ لێ دەکەم، هەماهەنگیتان لەگەڵ ئیدارەی نوێی پارێزگای کەرکووک چۆنە؟
ئایا لەگەڵ دەست بەکاربوونی پارێزگارێکی کورد دەستان کراوەترە بۆ ئەوەی تاوانباران دەستگیر بکەن ئاسایش و ئارامی زیاتر لە کەرکووک بەرقەرار بووە ئەمە تا چەند کاریگەری هەبووە؟ بەڵێ کاریگەری زۆرە لەبەرەوەی نەک تەنها پارێزگار ئەنجومەنی پارێزگای کەرکووکیش هەماهەنگمان بووە بەردەوام بەدەم کێشەکانمانەوە هاتووە کارەکانمانیان زۆر ئاسانتر کردووە و سوپاسیانەکەم دەستخۆشی لە هەمویانەکەم هەر لە پارێزگا و لە هەموو ئەندامانی ئەنجومەنی پارێزگای کەرکووکەوە بەڕاستی هاوکار و هەماهەنگی پۆلیسی کەرکووک و هەموو دەستگا ئەمنیەکان بووە. بەڵێ کاک ئامیر سابر سەری ساڵی نوێ بەڕێوەیە و ئاهەنگە جێڕە لە زۆربەی شارەکان پرسیارەکەم ئەوەیە هێزە ئەمنیەکانی کەرکووک بۆ پاراستنی ئاسایش و ئارامی کەرکووک چ پلانێکی بەدەستەوە یاخود جێبەجێ کات سپێنیە و ڕۆژانی دواتر بەڵێ ئێمە پلانێکی ئەمنی تۆکمەمان داڕشتۆ بۆ پێشوازی لە سەری ساڵ و ئەو شوێنانەی کە ئاهەنگی تیاگیرێ ئەجێڕێت هێزی ئەمنیمان داناوە کە پارێزگاری لە گیان و ماڵی هاوڵاتیان بکات ئەو چەند ڕۆژە لە ئێم لە با بڵین لە سبەی و دوو سبەیەوە ئیتر هەموو ئەو ڕێشێنانە ئەگرینە بەر کە گیانی هاوڵاتیان بپارێزین. بەڵێ کاک ئامی سابر من دوا پرسیارت ئاڕاستە ئەەکەم ڕێنماییتان چیە بۆ هاوڵاتیان بۆ ئەوەی جەژنەکانی سەری ساڵ بەخۆشی و بە ئارامی بەڕێوە بچێت چ لە کەرکووک چ لە دەوروبەری کەرکووک؟ وەڵاهی من لێرەوە بە هاوڵاتیان ئەڵێم داواکارم خۆیان دوور بگرن لە کاری تونتیژی بەڵێم با بڵێن کاری یاری ئاگرینە و تەقینەوە ئەو شتانی کە مەترسی بۆ سەرها گیانی هاوڵاتیانەیە یا تەقەکردن بەڕاستی ئەوە کارێکی شارستانی نییە با بە شێوازێکی جوان ئەو ئاهەنگە بەڕێوەبەرن پێویست بە تەقەکردن ناکە لە ناو شارە و بەسەر هاوڵاتیانە تەقە بکرێت ئەمە تەبعاً ئێمە ڕێگای یاسایی ئەگرینە بەرامبەر ئەو کەسانی کە سەرپێچی بکەن لە ناو شارەکەیە. بەڵێ ئێمەش بە هیواین هاوڵاتیانی کەرکووک سەرجەم پێکاتەکانی کەرکووک هاوکار و هەماهەنگی هێزەمنیەکان بن بە ئامانجی جێڕانەوەی ئاشتی و ئارامی ئاشتی و ئارامەیەکی سەقامگیر بۆ هەموو هاوڵاتیان. بەڕێز ئامیر سابر عەبدولقادر بەڕێوەبەری ڕاگەیاندن و پەیوەندیەکانی پۆلیسی کەرکووک سوپاس دووبارە کاتی خۆت بێمە بەخشی سەرکەوتوو بن.